کاتی بارانی پەڵەیە و کانی گۆڵ پاییزانە خۆی دەنوێنێت. خاکەکەی تێر ئاو بووە، گەڵای دارەکان ڕەنگی خەزانیان لێ نیشتووە و پەیامی ئاوابوونی تەمەنی خۆیان و مژدەی چرۆکردنی ژیانێکی نوێیان پێیە. بەکێ بنازمێ جووتێ شەمامە سەیێزاوەدێ هەیاوار لێکێ بێخوازمێ. گوندشینانیش کاتی پشووی ئەو ساڵەیان هاتووە، ئامادەن بۆ هاتنی وەرزی سەرما و سۆڵە و توێشووی زستانیان خستووە. هەمووان لە ناو هەوار و ناو باخەکاندا گەڕاونەتەوە. ئاژەڵ و بەرزە وڵاخەکانیان لەگەڵ خۆیان هێناوەتەوە و ڕۆژانە پیاوانی ئاوایی بەنۆبە هەر جارە و یەکێکیان کۆی ڕەشەوڵاخ و مانگاکان دەلەوەڕێنێت. زندەی ئەم ڕۆستا قەدیم وەگا جفتیان گردووە. تەراتور هاتێتە ڕووی کاریستاوە تەراتور جفتەکەن، کەلاکداریشیان کەلاکی وردەیان بووە وەکو مێ و بزن چون کە توانایی کاریگەریان نەماوە لە دەستیاندا کەمیان ماوە. وە لە ئیساتە ماڵێ 10-15-20 حیوانی گاوداریمان هەست وەخۆی ئەەکەین. هەر لەو ساوە تا ئیساتە ئێمە گاودارین، کەشاوەرزین، کەشاوەرزیەکەین کاکەی بۆ حیوانەکان دانەکەیکی ئەفرۆشین ئەیدەین وە دەوڵەت. لەلایەکی تری شەواژنەکان لەم وەرزەدا هەموو کارەکانیان تەواو کردووە و لە ناو ئاواییدا کۆبوونەتەوە. ئێستا زیاتر ئەیان پەڕژێتە سەر یەکتری و سەردانی هاوڕێکانیان دەکەن و بە هەرەوەزی کارەکانیان ئەنجام دەدەن. گوڵچین خان یەکێکە لە ژنە ماندوونەناس و گورج و گۆڵەکانی کانی گۆڵ. ئیشوکاری ناوماڵی تەواو کردووە و خەریکی مەشکە ژەنینە. هەندێک لە هاوڕێکانی لە تەنیشتیەوە دانیشتون و چاوەڕێن کارەکانی تەواو بکات و پێکەوە مەجلسێکی ژنانە ساز بکەن. ئەویش بە لێزانیەوە هێز و بازووی خۆی بۆ ژەنینی مەشکەکە بەکار دەهێنێت و سەمای پێدەکات. ئاوازێکی کوردیانەی ڕەسەن لەگەڵ دەنگی خۆیدا ئاوێزان دەکات. ئەو دەیەوێت لەو ڕۆژە کورتەی پاییزدا بە کۆبوونەوەی هاوڕێکانیشی ڕابکات. لە دوای تاوابوونی کارەکەی بەرەولای هاوڕێکانی بەڕێدەکەوێت و لە ناو مەتبەخێکی بە قورسواقدراوی ئاواییدا پێکەوە کۆ دەبنەوە و بەدەم قسەی خۆش و زەردەخەنەی سەرلێوانیانەوە بە شێوەی هەرەوەزی لە دوو دەفری جیادا خەریکی هەویر شێلان دەبن. یەکێک لە دەفرەکان بۆنانی هەورامی و کەلانە دەبێت. ئەوی دیکەیان ڕەنگی بە زەعفران زەرد کراوە و ناوساجی لێ دروست دەکەن. شغڵی ئەسڵیمان کەشاوەرزیە و باغداری گوێزە و لە کاری کەشاوەرزیە کۆمەکی باوکمە ڕەحمەت زمانێک مجەڕەدوم تا زمانێک ئەزدواجم کرد هەر کاری مەکرد تەکی باوکما هاوشانی باوکم کارمە کرد دەستکەنەی نۆکمانە کرد بژارمانە کرد مەسەن تەماتەمان کاشتە کرد هەر خۆم کۆمەکی مەکرد لە چنین یا لە هەرچیە کاریا بوو فرەتر من تەکی باوکماوم کارمە کرد. ئیتر ئیسایشە شوم کردو وەڵام ماڵی خۆما فرە کۆمەکی شۆکەمەکەم کاری خۆشم هەر کەشاوەرزیێنی شۆکەم شغڵێکی ئازادیە فرە لە کارەکان یا کۆمەکی یەکەم فرە لە کەشاوەرزیان لە باغداریا من ئاویاری تەکاکەم بۆ گەوجەکاری هەر فرەتر خۆم خەریکم ئەو بازم مۆقع هەر وەختی نییە بۆ گەوجەکاریەکەی ئیتر
ئەو ڕۆژە کاشتمان کرد ئیتر ئەو نایەتە دەوریا هەر من کارەکانی ئەنجامم بژارەکە یەکەم وەختێک گەوجەکە پێگەێت خۆم جەمیەکەم بازێ لە کارەکانی کولەن خۆم ئەنجامیەوەم. وەڵا کاری حیوانداری فرەتری بۆ دەرامەدی منبعی دەرامەدی خۆمانە نگاداری لێەکەین چون واقعاً مردمی ڕووستا فرەتر زندگیان و حیوانداری فرەتر ئەچەرخێ تەکی کەشاوەرزیەکە وەیە کۆشی ئەنجامی بدرێت چون کارەکەی حیوانداری ژن خۆی لە ماڵەوە خەریکی گەوڕەکە وێ مانگاکان ئەدۆشێت ئاڵف و ئاویە کات ئیتر پیاکە لە ماڵەوە هەر خەوەری نیە ژنەکە لە ماڵەوە چیە کات ئەو سۆح ئیتر ئەچێتە دەشتەوە تا ئێوارە ئیتر ژنەکە لە ماڵا گەوڕەکان ئەڕژێنێت ئاڵف و ئاویانەکە مانگاکان ئەدۆشێ مەشکە ئەژەنێ نان ئەکات کەرێ هەز مەسەن دۆکە هەڵتێرێ ئەیکای نەگونیەکە تا دوای دوو ڕۆژ ئەینێنەوە ناوی جێکەشکە منبعی دەرامەدی پیاوژن ئیتر ئەو لە دەشتۆ خەریکەوێ ژنەکەش لە ماڵە خەریکەوە وەلێ واقعاً ژنەکەیش هەمیشە هەمکاری پیاکەس دەدەشتی چوو. کانیگۆڵ گوندێکی خنجیلانەی ڕۆژهەڵاتی کوردستانە دەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی قەزای جوانڕۆ ژمارەی دانیشتوانی 300 کەسە و 62 ماڵی تێدایە. دووری نێوان ئەم گوندە و قەزای جوانڕۆ تەنها 7 کیلومترە. دانیشتوان ئێرە گورج و گۆڵ و کارامەن ڕۆژانە سەرۆکاریان لەگەڵ خاکدایە و ئینتمایەکی خۆڕسکیان لەگەڵیدا هەیە. دەرەمەدی خەڵکی ئەم ئاوایجە زۆربەیەکمان دامداری و برێکیشمان بەس کشاوەرزەکەمان هەست. کشاوەرزەکەی لەگەڵ دامداریەکە ئاکەی ئەوە نێبێژی جیاوازی بێت چون دامداریەکە کشاوەرزەکەی گەرەکە کشاوەرزەکە ئێمە ئاڵفمان گەرەکە دانمان گەرەکە بۆ وڵاغ چون وەخاتری وڵاغەکە ئێمە مەجبورین کشاوەرزەکەیمان بەس زۆربەی کاری ئێمە ئەمە هەزیشمان چەند نەفرێکمان هەست مەسەن هەنگداریان هەز هەزمان مامەرداری هەز وەلێ زۆربەی کاری ئێمە وڵاغداریەکەمانە و کشاوەرزیەکەمان. مێژووی ژیان لەم گوندەدا بۆ پێش زاین دەگەڕێتەوە. هاوکاتە لەگەڵ ناوهێنانی کێوی کێکفێ و کانیاوەکانی دەوروبەری ئاواییدا. قۆناغی دواتر لەگەڵ هاتنە دنیای سوڵتان شێخ مورداردا دەست پێ دەکات. السلام عليك يا دار القوم المؤمنين أنا إن شاء الله وبكم لاحقون. حرمة سورة ماركة الفاتحة. الحمد لله یەکێ لە ئەم زیارەتانە یەکێ لە ئەم قەورانە یەکیان ئەمەوێتە قەورسانەکە قەویە وەسعەتی فرەز یەکێ لە قەدیمیترین قەورسانەکانە و پڕجەمعیەترین فەوتکریایەکی لە ناوی ئەم منتەقابی ئەم زیارەتی کانیگۆڵەسە. کانیگۆڵ لێرانە ئەم زیارەتانە جوزی سپای سەحابە و هاتن و ئەم منتەقە و ماندگار بوونەسەوە و سەحابە بازێکی نەگەڕیاس و بۆ مەحەلی زندگی خۆیان کە عەرەب بوون ئەمانە لێرانە نریاون لەبانی ئەم زیارەتیانە مەسەڵە ئەمە نووسیا یا ئەڵڵا یا محەممەد یا عەلی نیشانە کێمە دەورای ئیسلامیە و لە ئەم دێوەکەی ئیسمەکەی نووسیا فقط بەردەکە شکیاکی بداین ئیسمەکەی کێوە فقط تاریخی وەفاتەکەی نووسا و جێ وەفاتەکەی لە لادیەی کێکفێەوە کێکفێ ئێمە هەچی بەڕەسیمان کردە ئەم لاولا گەڕیان و ناوی فرەنگ لۆغەتا گەڕیان کێکفێ و تێ ناوی قەدیمیترین ئاوایەکی منتەقەی کوردنشینە کوردنشینەکە ئێستا بە احتماڵی قەوی فقط ئەم ئاوایی ئێمە کێکفێ بێت چونکی کەژێکمان هەرەژین بێ کێکفێت تەنیا ئاوایەکێکی کێکفی بێت و تبقی شەواهدێ وە دەسا فقط ئاوایی ئێمە کێکفێوە ئەم شخصە سەحابەوە یا هەر کەسێ بووە لە ئەم ئاوایەمە نێژراوە گەورەترین سەنەد ئێمە خودی ئەم نەوعە بەردەسە یەکی حەکاکی کریاوە بانی بەردەکانێکی تراشەکەی شقلەکەی و نەوعی بەردەکەی بافتی نەوعی بەردەکەی نییە لە منتەقەیەمە کولەن ئەم مناتقە گەڕیاین نەوعی بافتەکەی هەم وەزنی سووکە هەمووبانی و حەکاکی ئەکرێت بعد نییە لە منتەقەشار نیشانەوە کە ئەم بەدە لە شوێنە ترۆ هاتووە هەنوە زێمە نەگەین و ئەو نەتیجە کێبدا ئەم بەردانێنی کوێز نیشانەوە کە ئەم گەورە بزرگەوارانیشە هاتین لێرانە بە خاتی دینی ئیسلام هاتنەس ئەم مناتقە
بعد بعضی حوادثێکی مەسەڵەن شەڕ و شۆڕ و کێشە و شتێ حواسی تەبیعی باز بووە کە ئەم بەردە تیەکەی بشکی ئێمە هین بووین نائمید بووین کە ئاغا ئەم قەورە چیوە چۆنە هەنوز بۆ نەتیجەی نەگەینەسەوە ئیسا ئەم قەورسانە قەدیمە هینی سێ و چواردانە ئاوایی مەندەقەی خانماوا و کانی چەرم و هەلاجەوا و کانی گوڵ چوار ئاوایی با ئەترافی جوانڕۆیش هەرتێنی لە ئەم قەورسانە باوا و باپیریان و گەورە و گەورەکانی هەل لە ئێران نەژیاوە بە خاتری احترامی ئەم شخصە و ئەم سەحابانە هاتنە سەیرا تایسە و هیچ کەسی لە مەناتقی خۆمانە نەهاتوێت تەڵێداری بوڕێت ئەم دارانە بە خاتری حیبزی حرمەتی ئەم سەحابە گەورانە تایسە تۆ محفوظ ماغنەسو ئەم شخصی ئێمە بە بۆنەی ئەم زیارەتگاوە کە هەست لە ئێرانە سلتان شێخ مۆدار کە ئەرزمان کردن جزئی ئەسحابەوەلی پەیامبەرون و لەسەر زاراوتیا و سینە وەسینەگەیەسە ئێمە وتیانە ئەمانە جزئی ئەسحابەی پەیامبەرن و ئێمەش بەهۆی ئەوە کە شخصێکی مبارەک وانە ئێرانەوە مردمی ئەم ئاوایە و ئەم منتەقە لە ئێرانە بۆ ئەم دارانیانە تقریبەن وەسیلەی ناوی ئەم شخصە کە شامڵی دار و بەرد و ئەم زیارەتگاوشتانە ئەوێ مقدس دایانیەوە بۆ خۆیان و هیچ وەختە خەتیان نەکردەوە ئەم جریاناتە و پێیان مەسەڵەن داری ئەم شخصە بوورن و حتا ئێمە دارە لێکمانەست کە وشک بووە هیچ قابلی ئیسفادەیە نییە مەسەڵەن ئەتوانی بورێتەوە بۆ ماڵ کە ئیسفادەی لێ بکرێ بەڵام ئەو حتا لە ئەوچە خودداریەکەن و ێژن ئەشێ شتێوا لە ناوی ئەم زیارەتگا هەر مەخصوصی ئەم زیارەتگایەتەوە بمێنێتەوە بۆ جریانی ئەم پەتانیجە کە هەڵیەوەسن بەخەوێ ئەم مەرقە و زیارەتگاوە لە ئاینی کۆنا لە زمانی قەدیما ئەم جریاناتە بووە کە وتیانە هەر کەسێ نەزرێکی بێ چێتە ئێرانە فاتحایەدا بۆ ئەم زیارەتگا و بۆ ئەم شخصی مبارەکە ئەم پەتە ئەوەسێتە قەوێ ئەم قەفەسەی شخصەکەوە و ئەو ئارەزوو نیازیە بەراوردە ئەوێت و ئیتر بازێکی ئاهاتن مەسەڵەن شانەیان تێخست حتا بازێکی هاتن دەرزی سنجاقیان تێخست مقدارێ لە مردم هاتن مەسەڵەن ئەیان وەستۆ وەخەوی ئەم سنگچنی ئەم لاولای زیارەتگاکەی چۆ ئاهاتن ئەیان و مەسەڵەن ئەم ئاینیان ئەم ڕسمیانە بوو کە سێدانە بەردیانە هاور سوورەیەکی فاتحایان ئەخوێندۆ سوورەیەکی ئیخلاسیان ئەخوێندۆ بعد هاتن ئەم سێدانە بەردیانە ئەچەسپان دەقەوی ئەم بەردانی سنگچنی دەوری زیارەتگاوە ئەگەر ئاوا باوەڕ و بیر و باوەڕیان بوو کە یان و ئەگەر ئەم بەردەوە ئێمە ئیلکەنین خەوێن بەردان و بێسێ ئارەزوومان بەراوردەوێ ئەگەر نەوێسێ ئەمە ئارەزوومان بەراوردە ناوێت کەسەوانگیانکە ئاسەوان خوا من دەکەوم یادی تۆ هاوەرگەرماشیێنێمەوە بێمەل هەمدوارێلێنۆ هەرێ دوعای کەس ناکەمێ وەڕۆ کەس بۆ خۆی خۆش بێ هاوەر دوعای خۆی ئەکەمێ بێمەل بەختەوە کە ئەیڕەز بێ کەسەوانگیان کەسەوان خوا من دەکەوم یادی تۆ هاوەرگەرماشیێنێمەوە ئەیڕۆم دارە مەطلبێکە لە مۆردی تاریخی و خۆم پێگەیم ئەوە بوو کە من دەورانێکە دەبیرستان بوو مەسەڵەن حەولەحۆشی ساڵی 56 ئەزریس پێغەمبەر بەردی فرێتیا بوو بەردی قەبرکە نوێشتەی بوو نوێشتەکانیش خەتکلێکی فرەعەجیب و غەریب بەعزێکیان کە قابلی خوێندن نەبوون وەلی بە کۆمەکی زوغاڵ و بە کۆمەکی بازێ وەسایل ئەو وەختە عەلاقەمەند بووم بەعزێکیانم توانێ بخوێنمەوە لە بیرمە ئەو وەختە بە ڕەفیقانم وتم ئەم قەبرانە حەدە ئەقەل زمانێک کە نریا و نەخاک 450 ساڵ لەمەوبەر بووگە ئێستا جا من ئەو بەردێک بوو کە ڕۆشن بوو ئەم خوێندەوە ممکنە بەردێتیا بوو کە فرەفرە قەدیمی تر بوو ممکن بوو فرەفرە زمانەکەی لەوە توولانی تر بێت ئەم ئاواییە 3 ساڵ لەمەوبەر زلزلە کە دایلەی بافتی قەدیمی ئاوایی لە بین شووی و بافتی جدید ئەلبەتە متاسفانە بە شکلێکی نامنەزەم و بە شکلێکی ناخۆش دروست بوو هەرچەند تەمیزتر بووگەن هەرچەند مقدارێک
لە نظری ڕفاهیوە خاستر بوون ولی بافتی قەدیمی شارەکە و بافتی قەدیمی ئاواییەکە بۆخشن لە بین چووگایەوە ئینشاءڵڵا ئەگەر بتوانن کەسانێک ماڵ خاستکەن بە جۆرێ خاستکەن حەداقل بافتەکە لە بین نەچووە بۆ بەحسی گەردشگەری و بۆ بەحسی لەواقع ناسینی ئەم ئاوایە بە دیگەران شاید هەر مناسب بێت حەداقل وەختێک باسازیەکان وابێت. بێنە ئەو شوێنەیە زەوی کشت و کاڵی ماڵی باوکی میرزای جوانڕۆی تێدا بووە. لە بن سێبەری دارگۆی ژێگدا خەوێک دەبینێت. ئەو کات لە تەمەنی مێر منداڵیدایە. لە خەودا بەهرەی شعری میرزا دەتەقێنێت و چارەنووسی بە ئاراستەیەکی تردا دەگۆڕێت. باڵی چاویدا وەک تەیری وە برد بەڕووی نازەوە سڵامێکی کرد. میرزا وێنەی تەیر بیوە دامەوە تا مەحشەر بنەوە و سڵامەوە. وەشانی ڕاستان و ڕووی مەلاوە قوربان وە شعر جواوم داوە. عەلەیکوم ئەسڵام نەو نەمامینۆ جەیرانی سەردەشت ئاهوی خوتەن خۆ. ئێران و عێراق لەهۆن و جوانڕۆ گشتی پایەنداز پەنجە و کەوشی تۆ. هەولێر و هەوری سەری بێدەسماڵت دامغان و داغ دیوەی غەزاڵت. بەغدا و پێشکەش باڵای بەرزوێ شیراز و شێوەی شیرین تەرز دوێ. کرمان و فدای کرمانی کۆڵت قەزوێن و قامەت قوڵوانەی قۆڵت. چین بە فدای زڵف سیای چینچینت. ماچین و یەک جام ماچین و یەک مات جامە جەمینت. هەرچەندە کەس و کارەکەی ناتوانن لەو ڕووداوە تێبگەن بەڵام دوجار ئەمە دەبێتە ناسنامەی میرزا و لە ڕێی بەهرەی ئەدەبی و هونەری گۆرانیەوە نەخشی خۆی لە ناو ئەدەبی کوردی و هونەری گۆرانیدا دەکێشێت. يوم بيروى ما ترموه على زي تقوتان كيف تواني كوكوه او تقوتان رعم حياني زينوه او تقوتان كيف تقوتان خلخاله على زي تقوتان من كيارو مرتقاله على زي تقوتان كيف تقوتان خلخاله. میرزا لە سەرەتاکانی سەدەی 20دا لە گوندی کانی گوڵ لەدایک بووە. بە میرزا لوتفوڵڵا یان میرزای جوانڕۆی ناسراوە. هاوسەردەمی میرزا عەبدولقادری پاوەیی و میرزا شەفیعی پاوەیی بووە و کاریگەری ئەوانی لەسەر بووە. زۆرێک لە شعرەکانی دڵدارین. بەناوبانگترین گۆرانیەکانیشی ئاوەدان جوانڕۆیە. زۆربەی هۆنراوەی گۆرانیەکانی دانراوی خۆیەتی. باوکی لێرانە پایزێک جوتی کردووە. مامۆ لەفتڵای شاعری لە سنی 12 ساڵەیە نانوچایی دێرێتی بقێ مامولی کە ڕسم بووە لە نێو ئاواییەکانە نانوچایی تێرێ بۆ باوکی لە ئاواییەوە تا تێتە ئەورانە مانوو ئەبێ لێرانە بەنیازی حەسانەوە خەوی لێ ئەکەوێ و لە خەوەکەیە پێشتر گوتم و ئازانێکە گەروی باز بووە ئاوەڵا بووە بۆ وەکو ئاشەمەکینەی لێ هاتووە ئەو شتێکەوە خۆی بەلای دۆستەکانی ئەوەتیێتی. هەرچی پیاکان بەردووداری ئەم ناوچەیە پیاکان بەسڵا ئەم زەویە پیاکان گەروی ئەیهەڕێت وەکو ئاشمەکینە ئەیهەڕێ کە لە خەوەکەی دێت بێزووی شعر ئەیگرێ. ئێژێ شعر زۆرمی بۆ هێناو کە حەزمەکەر شعر بێژم ئەوەڵین و سەرەتاین شعرەکانی بە باڵای ئەم دارگوێژە کە من لە سێبەریدا دانیشتۆم ئێژێ بە باڵای گاجووتی باوکیە تۆزە حاڵی لە خەوەکەی تێکەچێ و باوکی وازانێکە نەخۆشە حاڵی باش نییە بۆیە دەیهێنێرێتەوە بۆ ماڵ. دوای ماوەیەک باوکی تێرێتی بۆ سەری مەرقە و بۆ سەری پیر و پێغەمبەر و چوزانم قەورسان و ئەوانەی کەوا لە منتەقەوا بوون وەکو سولتان شێخ مۆردار و نازانم ئەوانە کە چاری نایە ڕۆژەگەیوەن بۆ ئایشەوەڵ بۆ لای شێخ ئەتای ئایشەوەڵ ئەگەر ئیشتبانەکەم یا باوکی بووە شاوڵا کۆسەی ئایشەوەڵ. شاوڵا خۆی ئینسانێکی ئەدیب بووە بە زەوق بووە شعرەکانی هێشتا هەرماون ئینسانێک کە لە ئەدەبیاتی کوردیا دەستێکی بووە ئازمایشی ئەکات تاقی ئەکاتۆ تماشا ئەکا کە زەوقی شعرێتی میرزا لوتفوڵڵا حالە ئاستێکی باشە بە باوکی ئێشێت کە ئەمە بەشی دراوە لە خەوا بەشی دراوە و لێی گەڕێ ئایندەی ڕوونە و دڵنیا بە ئەبێتە یەکێ لە
ناودارانی ئەم ناوچە وایکی لێ هات بۆ یەکێ لە ناودارانی ئەم ناوچە شارەکانی لە هەموو ناوچەکە پەخش بووەسۆ و هەموو خەڵکی ئەم ناوچەی جوانڕۆ بگرێت تا هەڵەبجە و تا سلێمانی هەمویان لە سەردەمی خۆیان ئەیان ناسی و هیچ کەس لە ئەم ناوچانیە کە چەند بیتێک لە شعری مامولت فڵای لە بەر نەبێت. کانیگۆڵ گوندێکی بچووکی ناوچەی جوانڕۆیە، شێوەزار یان سۆرانیە و لە جافەکانی جوانڕۆن، هونەر و دابوونەریتێکی کوردانیان هەیە و لە ناو ڕەسەنایەتی کولتوری کوردیدا ماونەتەوە.